لفيت كم ماوە بەچاوان یەک لە فەشلۆ بەچاوان ئێستا ئەوە خێ پێم داکرد فەرموجانەکەم ئەوە دانەیەک ئەمنەوە 25 ساڵاوی شاکەم بەخۆم مەتعەمێ لە دەرەوە لە ئیرلندا و لە کەنەدا بەڵێ دامناوە لە کوردستان دامناوە ئەو هەرەوە هەم لە ئیسکان لە عەنکاوە دامناوە ئەوە بەرخی خۆمانەی کوردیە هیچ گۆشتێک نابی خەی تێ بکرێ هەتا ئازرە بێ هەتا ئازرە بێ نابێ هیچ خەی تێ بکرێ هیچ بەهارەتێک لە گۆشت نابێ کە خەلاسە بێ ئازرە بێ ئەوجە دەبێ بەهارات و خەی تێدا بکرێ پێ بڵێم کەس باوەڕ ناکە 12 دقە بەڵێ لە بۆ بەرخ تەنانەت 6 دقە بەڵێ هۆکات چێوا زوو دەکوڵێ بەراورد بە خواردنەکانی تر چونکە گۆشتەکەی چیر دەکاتەوە کە گۆشتیش چیر بوو نایکورێ مشتریەکانی خۆم زیادە بەخوای کوردەکانن لە بەخاتر کوردەکانش هاتیمەوە ئەوە تشتی کوردەواری خۆمانە دامنایە بەس لە بڕەوەی کە بزانن تشتی مەسلعە بەڕاستی دانەنێن گۆشتی خۆمانە بفرۆشرێ بمزانی باە هەر زۆر لە ئەوروپا نەدەمامەوە بەڕاستی لە کوردستانی ئیشمە کرد ئینسانی زۆر بەڕێزن زۆر بۆی ئەوەم دانە لێرانە ئەو دەرفەتیان بەمدا بۆی شتێکی جوان و گۆشتێکی باشیان بۆ لە بۆ خەڵکە دانێم بەڕاستی قازانجم نییە بەڵام زۆر خۆشحاڵم کە ئەو کووردا ئەو شتە خۆشەی دەخوا پێیانەڵێم هەر سەرکەوتوو بن زۆرم خۆشەوێن هەر کوردستان هەموو کوردەکانی کوردستان